بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بەڕێزان، لە زنجیرە باسی خۆشەویستیدا هەر جارەی لەسەر تەوەرەیەک پەیوەندی بە خۆشەویستی نێوان مرۆڤەکان بە تایبەت تەوەرەکانمان لەسەر ژیانی هاوسەری بوو. بەڵام بەڕێزان، بەهۆی پرسیارە زۆرەکانی بەڕێستانەوە کە سوپاسان دەکەم وەکو متمانەیەک بە ئێمە پرسیارتان ئاڕاستە کردبووین، پرسیارەکانیش زۆر بوون و وەکاتێکیشیان بەسەرا تێپەڕی بوو، بینەرانی بەڕێز چاوەڕێی وەڵامەکان بوون. لەبەرەوە ئەم تەوەرەیە و لەوە ئەچێت چەند تەوەرەیەکی تریش تەنها تایبەت بکەین بە ئیزن و ڕەحمەتی خوای پەروەردگار بە وەڵامدانەوەی هەندێک لە پرسیارەکان. نامەوێت پرسیارەکانتان هەروە بە ئاسانی بەسەریا تێپەڕم و تۆی بینەر و گوێگر وەڵامێکی دڵنیاکەر وەرنەگری و نەگەیشتە مەبەست. ئەم پرسیارانش کە وەڵامیان دەدەینەوە پرسیاری تەنها کەسێک نین بە دڵنیاییەوە، بە ئیزنی خوای گەورە موسڵمانانێکی زۆر سوودی لێ دەبینن. پرسیارەکە وەکو خۆی دەخوێنمەوە، ئەو بەڕێزە نووسیوێتی: سڵاو مامۆستا، پرسیارێکم هەیە. ئەگەر بتوانیت وەڵامم دەیتەوە لە بەرنامەکەەوە سوپاست دەکەم. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ دوای هەموو ناخۆشیەک خۆشی دێت. باشە بۆچی هەندێک جار لە دوای ڕووداوێکی ناخۆش خۆشی نایەت لە کاتێکە خوای گەورە خۆی وا دەفەرمێت؟ ئەگەر بتوانن وەڵامم بدەنەوە سوپاسان دەکەم، سەرکەوتوو بن. ئومێدی سەرکەوتن بۆ جەنابیشت دەخوازم. ئەو کەسەی کە ئەم پرسیاری لێ کردوین پرسیارێکی جوانە. تەوەرەکەمان تایبەت دەکەین بە وەڵامی تۆی بەڕێز و هەموو ئەو کەسانش کە ئەو پرسیارە لە مێشکیاندایە. بابەتەکەمان لەسەر ئەوەیە خوای پەروەردگار خۆی لە قورئانی پیرۆزە دوو جار باسی هاتنی خۆشی بە دوای ناخۆشیدا کردووە. یەکەمیان خوای پەروەردگار ئەمەی ئەم بەڕێزە فەرموویەتی مەبەستی ئایەتی 7 سوورەتی ئەطەلاقە کە دەفەرمێ سيجعل الله بعد عسر يسرا. دوای ئەمە لە سوورەتی ئەطەلاقە ئایەتی 7 هاتووە. خوای پەروەردگار دەژێڕێ لە دوای ناڕەحەتی خۆشیەک بە دوای ئەو گرفت و ناڕەحەتیەدا دێنێ. لە وەڵامە دەڵێن جەنابت دەفەرمووی کاتێکە پرسیارت کردو ئەی بۆ من نایبینم، زۆر جار نابینم لە دوای ئەو ناخۆشیەوە خۆشی بێ. لە وەڵامە دەڵێن وەبیللای تەوفیق ئێمەی ئیماندار و مسڵمان یەقینمان هەیە، یەقینی دڵمان هەیە بەوەی کە خوای پەروەردگار ئەلعەلیمە، زانایە بە دیار و نادیار، بەڕابردوو بە ئێستا بەداهاتوو هەتا قیامەت و بەهەشت و دۆزەخ. ئەوە بڕاوەتەوە لە عەقیدەی ئیمانداردا. خوای گەورە ئەلعەلیمە، خوای گەورە ئەلقەدیرە، توانای هەیە. ئین الله على كل شيء قدير، توانای هەیە بەسەر هەموو شتێکە، هیچ کارێک نییە بۆ خوا مەحاڵ بێ. سێمیان خوای پەروەردگار ئەلحەکیمە، خودای گەورە کاربەجێیە، خۆی کارەکانی هەمووی بەدانایی و لە شوێنی تایبەتی خۆیدایە. ئەو پەڕی کاربەجێیە خوای پەروەردگار. من و تۆ جار هەیە لە کاربەجێیی خوای پەروەردگار لەم ساتەدا تێناگەین، بەڵام دواتر بۆمان ڕوون دەبێتەوە. هاتنی خۆشی لەگەڵ ناخۆشیدا دووشتمان هەیە. لە دوای خۆشی، لە دوای ناخۆشی خۆشی هەیە. وەکو ئایەتەکە فەرمووی سيجعل الله بعد عسر يسرا، وشەی بعدمان هەبە واتە لە دوایەوە. لە ئاەتەکانی تردا، لە ئاەتی تردا دەفەرمێ مع العسر يسرا، هەل لەگەڵیە. کەواتە خاڵی یەکەم لە ناو خودی ناخۆشیەکەدا، کاتێک کە ناخۆشی و ناڕەحەتێک بەسەر ئێمە دێ، هەر لە ناو ناخۆشیەکەدا دڵنیابن لەگەڵ یا خۆشیەک هەیە. وەکو خوای پەروەردگار لە سوورەتی ئەشەرح ئاەتی 5 و 6 دەفەرمێ فإن مع العسر يسرا، إن مع العسر يسرا. سوورەتی ئەشەرح ئەلەم نەشرح لەکە سەدرەک هەل لە مناڵیەوە زۆر بەمان لەبەرمانە الحەمدولله. ئاەتێکە بەڕاستی ژیانمان خۆش دەکات ئەگەر جوان لی تێ بگەین. فإن مع العسر يسرا، خوا دەفەرمێت دڵنیابن، ئینە هیچ گومانتان نەبێ لە دوای ناڕەحەتی خۆشی دێ، هیچ گومانتان نەبێ کە لە دوای ناخۆشی خۆشی دێ. جاوانی شارەزای زمانی عەرەبین لەم بابەتە باشتر تێدەگەن. العسر معریفەیە، هەر کاتێ معریفە دووبارە بۆ هەر یەک دانەیە، واتە یەک ناخۆشیە. لە ئاەتی دومیشدا العسر هەر بە معریفە بە ئەلف هاتووە، هەر یەک ناخۆشیە. بەڵام بەڕێزان یوسر بە نەکیڕەی هاتووە، واتە یوسری دووەم، خۆشی دووەم، خۆشی یەکەم نییە.
بۆیە لەگەڵ هەموو ناخۆشیەکە دوو خۆشی هەیە ئەوە فەرمایشتی پەروەردگارە نەیفەرموو لە دوایەوە ئەم تەوەرە باسیەوە دەکەین مەعە لەگەڵیە لەگەڵ هەموو ناخۆشیەکە دڵنیابن دوو خۆشی هەیە با نمونە لە قورئانە وەرگرین لە قورئانی پڕ بەرەکەت و بەخششە لە سوورەتی ئەلکەهفە خۆی پەروەردگار باسی سەفەری نێوان موسا و عەبدە ساڵحەکەمان بۆ دەکا دەگاتە ئەو شوێنەی دەفەرمێ کاتێ موسا لەگەڵ عەبدە ساڵحەکەدا کە مفەسرین دەفەرمون ناوی خضر بووە یان کوردەواری خۆمان پێ دەڵە خدری زیندەی مەشهورە سەفەریان کرد چوونە ناو کەشتیەکەوە بەڕووبارێکا دەڕۆیشتن کەشتیەکی نەفەر هەڵگر وەکو پاسێک تەکسیەکی نەفەر گواستنەوە لە گەراجەوە سوار بوون لەم بەرەوە بۆ ئەو بەری ئاوەکە بیان گوازێتەوە مەسافەیەکی زۆر بە دەریادا بڕۆن دەفەرمێ لەو کاتەدا خەضر گۆشەیەکی تایبەت شوێنێکی تایبەتیاندا بوونە ڕۆزۆ ڕێزیان لێگرتبوون وەکو دوو پیاوی هەڵکەوت و ناودار و جوان و بەڕێز و بە حورمەت دەفەرمێ شتێکی پێبوو مشارێک بڕندەیەک کەشتەکەی عیبدار کرد کەشتەکەی کون کرد وردە وردە درزێکی تێکرد ئەو بێتە ناوەوە لەو کاتەدا موسا خۆی بۆ نەگیرە قال أخرقتها لتغرق أهلها لقد جئت شيئا نكرا بەڕاستی کارێکی نابەجێت کرد بۆچی کەشتەکەت وا خەریکە کونی دەکەی خەرقتەها عیبدارت کرد کونت تێکرد لتغرق أهلها بۆی سەرنشینەکانی غەرق بن موسا ئەوەندە پیاوێکی حەقگۆ بووە تەنانەت نەیوت لیتوغریقە نابەوەی غەرق ببین هەر لە تاوی ئەو هەموو خەڵکە خۆی لەبیر چۆوە ئەتەوێت ئەو خەڵکە هەمووی غەرق ببن تەنانەت باسی خۆیانی نەکرد بڵێ ئێمە غەرق ببین بەڕاستی کارەکەت لە شوێنی خۆیدا نەبوو ئەی هاوڕێم بۆ ئاوات کرد ئالەو کاتەدا خەضر عەبدە ساڵحەکە کە عیلمی لەدونی خۆی پەروەردگاری پێ و موسا ئەو زانستەی پێنێ با پێغەمبەرێکی ئولوالعەزمی خۆی پەروەردگاریش بێ لە کۆتاییدا بۆی ڕوون دەکاتەوە ئەوە تەوەرەکەی ئێمەیە ئەمە السەفینەة فكانت لمساكين يعملون في البحر فأردت أن أعيبها من ئەم کەشتیە کە نەفەر هەڵگرە یەقینم هەیە دایان ناسم خۆی گەورە پێوتم هی ماڵێکی هەژارن هی چەند کەسێکی هەژارن خانەوادەیەکی هەژار خێزانێکی هەژار کار و کەسابەت و بژێوی ژیانیان لەسەر ئەم کەشتیەیە فأردت أن أعيبها من بعمدن ویستم عیبداری کەم کەلێنێکی تێ بکەم تەختەیەکی بشکێنم عیبداری بکەم بۆ وای لێ بکەم لە جیاتی چاکە و پیاوەتی و دوعای خێر بۆ ئەم پیاوە کە یارمەتی داوین و ئێمەی هەڵگرتەوە کەسابەت دەکا کەشتەکەی عیبدارکەم حکمت چییە ڕوونی کردەوە وكان وراءهم ملك يأخذ كل سفينة غصبا لەبەر ئەوەی ئەو لەو بەرەوە ئێستاوە پیاوان و دام و دەستگا و پۆلیسەکانی پاشا لەم سنوورەدا دەگەڕێن بە دووی کەشتی ساغ و سەلامەت و چاکدا هەر کەشتێکیان دەستکەوێ ساغ و سەلامەتە ئەیبەن و داگیری دەکەن و لە دەست خاوەنەکەی دەری دێنن واتە سوڵتەیەکی زاڵم لە وڵاتە هەیە بەڕێزان دیقەت بدەن ئێمە لەم کاتەدا ئەم خاوەن کەشتیە کە چوونە ئەو بەرەوە سەیری کردووە چەند ناڕەحەت بووە ئەی خوای پەروەردگار ئەم کەشتێمان هەبوو کۆمەڵی خێزان ژن و مناڵ ئێوارە چاوەڕێن ئێستا بە تەمابووم لەم بەریشەوە نەفەر حازر بێ و بیان بمەوە لەو بەرەوە ئێستا سەیر دەکەم کەشتێکەکەم وا وردە وردە ئاوی هاتۆتە ناوە واتە لە چەند شتێک بووم ئەمڕۆ کەسابەتم لە دەست چوو ئەبۆ بڕۆمە لای وەستا تەختەی تازە بێنم بەخوا لەوە چێت دوو ڕۆژی تر پێوەی خەریک بم مەسرفێکی زۆر بکەم ئەوەی پەیداشم کردبوو لە هەفتەیەکە هەمووی خەرجکەمەوە ئەم پیاوە خاوەن کەشتیە لە دڵ و دەرونی خۆیان چەند ناڕەحەتە چەند خەفەتی خواردووە لەم کارەساتی بەسەریا هات ئەی خوا ئەم کەشتێ تازەم بۆچی وای لێ هات ئەم کلێنە لەکوێوە دروست بوو ئەمە بۆچی وای لێ هات بەڵام ئەم بێ ئاگایە لەم کاتەدا ها لەگەڵ ئەم گرفت و ناخۆشیەدا ڕێک خۆشیەکەیە بۆ چونکە ئالەم کاتەدا دەستگاکانی پۆلیسی حکوومەت کاربەدەستەکان دەگەڕێن تەفتیشی کەشتەکان دەکەن کە دێنە سەر کەشتێکەکەی ئەمە عیبدارە قوربا بەکەڵک نایە ئەمە بەکەڵکی ئێمە نایە ئەمە کونێکی تێبووە ئەمە ئاو دێتە ناویەوە ئاو دەدزێ بایانی پاشا سوودی لێ نابینێ کەس بە نیوەقیمەتیش نایەوێ ئەمە واز لێ بێنن ئێتر ئەمجا لە دواییە خاوەن کەشتی بۆی دەردەکەوێ ئەی خوای پەروەردگار سوپاست دەکەم بەخوا ئەم کەلێن و عیبە نەبووە لە کەشتێکەمە هەتا نامبڕاو دەبوو ماڵ و مناڵم دەکەوتینە سەرسازی عالی و بێکار و کەسابەت و دەرامەت دەماینەوە بەڕێزان ئەم ئاەتەی قورئان لە سوورەتی ئەلکەهفە ئەم بەسەرهاتە کە خوا خۆی بۆمان باز دەکا دەفەرمێ یەقینتان هەبێ هەمووتان لە کەشتی ژیاندان من جەنابەت بینەران بەگشتی هەمومان لەناو ئەم کەشتی ژیانەدا ڕۆژانە دێن و دەڕۆین ئەوەی گرنگە بەس تۆ ئاگال لەوە بێ یعملون
ئاگال لێبێ کار و کەسابەتەکەت جوان بێ، نانەکەت حەڵاڵ بێت، تعەدا لە خەڵک مەکە، ماڵی خەڵک مەخۆ، سنوورەکان پێشێل مەکە، کاری نایاسایی مەکە، غش و تەزویر مەکە. یعملون ئەوانە وەکو ئەو ماڵە فەقیرە کار و کەسابەتی خۆت بە ڕێک و پێچی بکە. ئەمجا ئاگادار بە لە هەموو میحنەیەکە واتە بەڵایەکە، میحنەت واتە بەڵا، دڵنیا بە منحەیەک واتە خەڵاتێکی خوای لەگەڵدایە، هەل لەگەڵ یایەتی. خاوەن کەشتی لەو کاتەی کە دڵ ناڕەحەت بوو خۆشیەکەی لەگەڵا بوو، دواتر هەستی پێکرد کە لە چ بەڵایەکی گەورە ڕزگارت بووە. هەمومان ئەعیبەهای ژیان دەمانگرێتەوە بە قەدەری خوای پەروەردگار. نمونە بێنمەوە بچینە سەر واقعی ژیان. خوێندکارێک قوتابیەک سەعی زۆری کرد، چەند وەختێکی خۆی زۆر بە جوانی هەوڵ و تێکۆشانیدا مەلزەمەی پەیدا کرد، مامۆستای گرت، شەو نخونی کرد، کەچی ئەو نمرانەی ئێستا لە 12 بۆ نمونە بۆی هاتۆتەوە سیرەکە ئەو نمرەیە نییە کە ئەو هەوڵی بۆ داوە. ئەم دەویست طبعاان بێنێ، ئێستا کۆلێجێکی زۆر نزمتر وەری دەگرێ. لەم کاتەدا چونکە تۆ درێخی نەکردووە، تەوەزەلی نەکردووە، کەم تەرخەم نەبووی، یەقینت هەبێت لە ناو ئەم ناخۆشیەدا خۆشیەکەیە. چی بکە؟ سارد مەبەوە، هەوڵی خۆت بدە، دڵنیا بەخوا باشتری بۆ داناوی، بە شەرتێ سار نەبیتەوە. نمونەی زۆر جوان و بەرچاومان لەم کوردستانەیە هەیە، هەر لە دەوروبەری خۆتایان بیستوتەیان بینیوتە. خەڵکێک هەبوو دوو هاوڕێ بوون، یەکیان لە طبعام وەرگیرە، ئەوەی تریش دەیگوت لە طبعام وەردەگیرم، لە پزیشکی گشتی دەخوێنم، لە ئەندازیاری بیناسازی دەخوێنم، کەچی کۆلێژێکی نزمی بۆ هاتوتەوە. ئەوەی کە لە طبعامەکە بەڕێزان وەرگیراوە ئێستا ڕاستە پزیشکە، عیادەیەکی چۆڵی هەیە، هەیانە لە ڕێی پزیشکیەوە تووشی چەندەها چەرمەسەری و ناڕەحەتی و موسیبەت بووە، تووشی ئەوە بۆ تەقەی لێکراوە، پزیشکمان نەبینی پەلامار دراوە، گیراوە. ئەوەی تریان کە کۆلێجێکی نزمی هێنا، لەو کۆلێجە نزمەوە وازی نەهێنا، سار نەبەوە، ماستەری خوێن، دکتۆرای خوێن، ئێستا ئۆفیسی تایبەتی خۆی هەیە، پلەی زۆر بەرزە، مامۆستای زانکۆیە، زۆر بە ئیسراحەت کاری خۆی کرد بەڕێزان. دووەمیان کەسێک بە دڵخوازی خۆی نەگەیشتووە، کوڕێک بە تەمای کچێکە، کچێک بە تەمای کوڕێکە، هەموو ڕێگە شەرعیەکان و کۆمەڵایەتیەکان و ئاداب و عورفە جوانەکانی جێبەجێ کرد، بەڵام پێی نەگەیشت. ئای کە دڵی شکاوە لەم وەختەیە دنیا لەبەر چاوی تاریکە. نە، مادام خوای پەروەردگار ئەوەی هەوڵی خۆت بودات و بە نسیبێکتر نەبووە، دڵنیابە لەناو ئەم دڵشکانە تا خێرێکەیە، نەک خێرێک دوو خێر. یەکەمیان تۆ سارد مەبەوە، دوعای خێر بکە، دوعای چاک بکە، دڵنیا بە خوا لەو کەسە باشتری بۆ داناوی کاوسەری داهاتوت بێ. دووەمیان خوا لە بەڵایەک لای داوی، ئەو کەسەی کە چەندە تامەزرۆ بووی ببێ بە هاوسەری داهاتوت، یەقینت هەبێت لەگەڵ یان نەدەحەوایتەوە، دڵنیا بە ژیانت لەگەڵ یا بەختەوەر نەدەبوو، کە بۆت نەبوو ئەوە باشتر بوو. ئەوە خوای گەورە لە بەڵایەکی ژیانی ناڕەحەت تۆی لادا و قەرەبووی باشتری بۆ کردیەوە. سێمیان پارەیەکت بە نسیب نەبوو، تویتە مامەڵەیەکەوە ئەو پەڕی هەوڵتدا و کەچی ئەو پارەی کە تۆ چاوەڕێ بووی لەو مامەڵەیەدا بە نسیبت نەبوو، ئەو کارت بە نسیب نەبوو، یەقینت هەبێت چونکە درێخی خۆتی تێدا نەبووە، هەوڵی حرامن نەدابووە، پاکی کاسبیت کردووە، ئەو پارە کە دەستن نەکەوتۆ خوا لە بەڵایەکی گەورە لای داوی. دڵنیا بەگەر ئەو پارە زۆرت دەست بکەوتایە، ئەو بڕە پارە مەبلەغە لاویایە، مامەڵەیەکی گەورەت دەکرد، دەکچویتە کارێکەوە، خوا یەقینەن عیلمی بەوە هەیە، قازان سەری مای دەخوارد و مایەکەی خۆشت لە دەست دەچوو. بەڕێزان هەوڵی پۆستێکت داوە بە نیەتێکی پاک کە خزمەت بە خاک و خەڵک بکەیت، خزمەت بە دین و ژین بکەیت، پۆستەکەت بۆ نەبوو، خەفەتی پێ مەخۆ، یەقینت هەبێ خوای گەورە لە بەڵای ئابڕوچوونی بەردەم گەل و نیشتیمان تۆی پاراستووە. چەند کەس هەبوو زۆر بە حرمەت و بەڕێز بوو لە وڵاتەدا، تەنها ئەو کاتی کە پۆستێکی وەرگرت ئێستا هیچ کەس ئامادە نییە مەرحەبایی بکە، بە چاوی سووسەیە دەکرێت. خوای گەورە عیلمی ئەوەڵ و ئاخری بەوە هەیە، تۆی خۆش دەوێت، تۆ بەنێتێکی پاک هەوڵی پۆستتدا ئێستا دەستن نەکەوتەوە بەدەستن نێهێنا، خەفەتی لێمەخۆ، خوا لە بەڵای ئابڕوچوونی بەردەمی خەڵک و بەردەمی خوای پەروەردگار لە قیامەتە تۆی پاراستووە. کەواتە بەڕێزان لەگەڵ ناڕەحەتیەکاندا دڵنیا بە هەر مەعە لەگەڵ یا خۆشی هەیە. کاتەکەمان تەواو بوو لەم بەشی یەکەمی بەرنامەکەدا، ئینشاءالله لە دەرفەتی تردا یان لە دوای ناوبڕەوە دێنەوە خزمەتتان، ئێوە لەگەڵمان بەردەوام بن، لەسەر ئەم تەوەرەیە زیاتر قسە دەکەین ئەگەر دەرفەت هەبوو، و جەنابیشتان دەتوانن لە دوای ناوبڕەوەکەوە بەو ژمارەی کە لەسەر شاشەکە دەنووسرێ بۆ جەنابتان پەیوەندی بەڕاستە و خۆمان پێوە بکەن و بە ئیزنی خوا گەورە پرسیارەکانتان ئاڕاستە بکەن، دێنەوە خزمەتتان. بسم الله الرحمن الرحیم. دووبارە سڵاوی خوای پەروەردگارتان دەبێ. بینەرانی بەڕێز، هاتینەوە خزمەتتان، درێژە بە تەوەرەی بەرنامەکەمان دەدەین و چاوەڕێی تەلەفۆنەکانی جەنابتانین لە ڕێگەی ئەو شاشانی کە لەسەر شاشەی تەلەڤیزۆنەکە نووسراوە، پەیوەندی یەکەم وەردەگرین. بەڵێ فەرموو کاک محەممەد
كاك محمد لشاري سمسماري خوشويستوا. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك محمد جان شلوني مع مستاجر ماشي؟ جاني الشيرين مزنابتان سون مشكل باشم براكم. رابع جمع مستاجر سلامت بيدة سلامت مع مستاجر خوشحال بمجاري شيكا جملة دقنا بو دوزار بخدمتك ايشتون من لخزمة جنابتان سوس فاصل دكم والله ما لخزمتها. حبيتنا بداوي رمسنويش كلي اكيد سبارت كاريك دا باسي حديثي كتكر كوا خم جملة بوا لنا خلق شاباوا أويك جبرائيل عليه الصلاة والسلام شبو مالك پیغمبر صلى الله عليه وسلم فاطمة درجاك أكاتو في اليمين كما مدل مالا آية أو ملاكان تير ألين أما حديثني وأصل أساسينية دولا الرئيسو طبعا تو بيقمان ببالغيشي زانا سيسهبه رون كردنك من أوي أما حديثة ياخد بسرهاتا ياخد شيء أقر عزير نبي شو كمن خمزور لملايترن بسؤال حديثنية بس تشاو كاكا محمد جان بس تشاو همو برسيارك خوي هي سپاس بۆ جەنابەت هەموو پرسیارێک حەقی کردنی هەیە و هەموو پرسیارێک وڵامی خۆی هەیە بەسەر هەردوو چاوان وڵامی جەنابەت دەدەمەوە هەموو کەسێک کە پرسیارێک والله ئەوە منە و پرسیارە لە دڵی خۆم و زۆری خەڵکیش هەبوو زۆر سپاس دەکەم بەسەر هەردوو چاوان کاکە محەممەد جان زۆر سپاس بۆ جەنابەت لە خزمەتم کاکە محەممەد جان. بەڵێ خۆشەویستان خوای پەروەردگار فەرموویەتی سەیەجعل الله بعد عسر یسرا تەوەری یەکەم باسی ئەومان کرد لەگەڵ ناخۆشیدا خۆشی هەیە ئەم تەوەریان باسی ئەوە دەکەین خوای گەورە دەفەرمێ خوای گەورە جێڕاوێتی سەیەجعل الله بعد عسر یسرا لە دوای ناخۆشیەکەەوە خۆشی دێ لە سوڕەتی الطلاق ئەمەی فەرمووە. گرنگ ئەوەیە بەڕێزان لە ژیانی خۆتدا بەس پاک بە بەس کەسێک بە پاک بە باجی کردەوە پیسەکانی خۆت نەدەی ئەمە قسەمان لەسەر ئەوە نییە بەس خۆت پاک بە باجی کردەوەی پیسی خۆت نەدەی دڵنیا بە هەموو ناخۆشیە کە بەسەر ژیان تا دێ یەقینت هەبێ فەرموودەی خۆە لە دوایەوە ناخۆشیەکی بە شوێندا دێ. ئێستا پەیوەندێکی ترمان لەگەڵدایە خاتو ئەڤین لە شاری هەولێری خۆشەویستەوە فەرموودا دەگەن. عليكم السلام ورحمة الله وبركاته. ما مستعدكم هي صالة هردة معي يسديك الجو خفتي أخواتي يعني سنة كثير عم بوكتني دعاء عم بوكت يعني صوم أيشين والله درسك هلا معي وكين صالة وإنسى كين صالة معي يعني إنسى لبو كين صالة كماي لكن زور خفتي دي أخوات ما زعن بو يعني مسكي ورينا كريت يعني زور خفتي لخوێندنا مایەوە چونکە ئەوەی پرسیارەکە باش حاڵ قولي دوانزەیە 5 ساڵە ماوەتەوە لە 12 این ساڵ 15 ساڵی بوو 5 ساڵ بەسەر چاودا دەگەن جواب بدەینەوە بە ئیزنی خوای گەورە لەسەر هەر ئەم بابەتەمان پەیوەندی بەوە هەبوو. دایکم زۆر خەفەتی نییە وەڵا زۆر یعنی چەندێ دوعامان بۆی کرد چەندێ یعنی خوێن خۆیمان دوو کرد بەسەر چاو خاتو ئەڤین ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە لەسەر ئەم بابەتە قسە دەکەم و تەوەرەکەشم ڕێک بابەتەکە پەیوەندی بەوە هەبوو مهم وایە ئەم هەوڵی خۆی دابێ سعی خۆی کردبێت تێکۆشانی خۆی کردبێ ئەم 5 ساڵمانەوەیش ئیشتا ئینشاءڵڵا لە درێژەی بەرنامەکەدا گوێبیست بێ ئەو خاتونە بەڕێزە بە ئیزنی خوای گەورە وەڵامی پێویست وەردەگری. مامۆستا دوعای خێرمان بۆ بکە وەڵای مامۆستا خۆمانشە زۆر دوعاکەین هیچ قبول نادرێت وەڵا ئەوەش خێرێکی تیایە هەر دڵنیا بە ئیشەڵڵا لەوە چێ لە تەوەری داهاتوودا پرسیاری بەڕێزانی کەشم زۆر بۆ هاتووە چەند دوعا دەکەین و وە گیران نابێ هەوڵ دەکەین هەز دەکەین دوعاکانمان ڕەت کراوەتەوە. خاتو ئەڤین ئینشاءڵڵا لەم درێژەی بەرنامانە لە داهاتووشدا لەگەڵمانە بن بە ئیزنی خوای گەورە نامەوێت ئەو وەڵامانە هەروە بە کورتی بەسەریان ناتێپەڕم وەڵامێکی وا بێت کە قەناعەت بە دڵی بینەران و موسڵمانان بکە ئینشاءڵڵا گوێبیست بن وەڵامی ئەو پرسیارەشت وەردەگریەوە. خوا چاک بۆ هەموو لایەکمان بکە وێژ دوعای خێرمان بۆ بکە. کاک ئیسماعیلیان فەرموو کاک ئیسماعیلمان لەگەڵە فەرموو. عليكم السلام ورحمة الله كاكا إسماعيل خوشويست. سلام ضيوف شارع شرعي ما شاء الله. كاكا إسماعيل جان فرموا براكم. سلام والله ضيوف شارع شرعي ما مساعد بكذا. بالله بس تشاو فرموا. سلام والله ما مساعور عملك وملقى شيء تجين براسي يعني كشنو برين زور بوا. يعني خلق بتماي كوني أتأيل برود ومش داوام لما مساني عينه يعني براسي شاري هولي تكفى لدس آشا خرافة كاري فصادي برو أوهمو كوتو
شەو ئەتا بەیانی لە سەرجادان کەس نارێماریش لە چی ئەدی حکومەت لە کوێیە ئەدی مامەسایانی ئاینی بۆ بێتەنگن بۆ قسەچی ناکەن هیوادارم سبەینێ لە وتارەکەت هیوادارم یعنی بانگەواز بکەی حکومەت جێ لێبی بەڕاستی یعنی ئەو هەموو ڕەگەز خوازی و بەحسی ڕەگەز خوازی و لەولا جێمان لێ دەبیدەنە ڕێکخرا و مێخرا و کرایتەوە بەناوی نازام ئازادی و ئەو لای سەدان ئافرەت و کوڕ و لەو ئیشی خراپ و فەسادی و دایم پیسی شەو ئەتا بەیانی لە سەرجادانن یعنی مامەسایانی ئاینی بەڕاستی ناوی بێدەنگ بن یعنی خەڵک بێزار بە خەڵک نازانی چی بکاتن یعنی شتیوەها دەبینی مامەسا لەسەر شەقامەکان کەس نارێماریش دەچێت حکومەت لە کوێ لۆ نایەنگری لۆ ئەو مەلهەو ئەوانە دانایەخی چی دەکەن ئیسماعیل پەیامەکەی جەنابەت گەشت مامەسا وا بڕوا ئەو ملەتە بەلەو هەردێری دەڕوا بەڕاستی وا بڕوا دنیا خرابوو دەبی یعنی هیوادارم مامەسایانی ئاینی بێدەنگ نەبن سەلام عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا دەست خۆش بە کاک ئیسماعیل جان پەیامەکەت جوان گەیشت خاتو یارە خوشکی من فەرموو السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته خوشکی بەڕێزم زۆر سپاس باش ماوەستەی بەڕێز الحمد لله سپاس بۆخوای گەورە خوا چاک بۆ هەموو لایەکمان بکە بە گەورەی خۆی فەرموو دادگیان پادار بن ئینشاءڵڵا ماوەستا دەست خۆشتان لێ دەکەم سەرکەوتوو بن لەگەڵ ئێوەی بەڕێزیش و هەموو موسڵمانانیشدا زۆر سپاس زۆر سپاس مامۆستا گیان من وەکو خۆم یعنی هەز دەکەم لەبەر زۆری گوناح و تاوانەکانم دوعام قبول نابێت بەڵێ یعنی شەر نییە یا گوناح و تاوانیشم کردبێ بەڵام ئینسان لە دەستە خۆیتی نازانێت چی هەیە چی نییە بەڵام من وەکو خۆم هەز دەکەم لەبەر زۆری یعنی ئەگەر چی زۆر شتەیە کە پێگەیشتم بەڵام لەسەر ئەوەشە هەز دەکەم لەبەر زۆری گوناح و تاوانمەوە دوعاکانم قبول نابێت ئاخر تۆ مەبەستە ئەوەیە ئاواتێکی تایبەتیت هەیە و دوعای زۆرت بۆ کردو نەهاتۆتە جێ ئەوان نەهاتۆتە جێ بەسەر چاو ئەوەتەوە ڕێکتەوەری تقریبا ماوەستا باشە وەڵڵاهی بەسەر چاو حەمدان دڵم خۆیان جان وعدی بەس ئەوم بۆ بکەی شەر بێ هەموو شتێک یعنی ئەوە تەواو بەڵام ئیدی هاتو دەڵێ ئینشاءڵڵا قەت نابێ ڕێکێک لە دڵم دروست بووە یعنی هەز دەکەم لەبەر ئەو ڕێکەوە لەگەڵ دینی خوا دابڕام لەگەڵ ئەوەش الحەمدوللا باشم بەڵام شەیتان وای کردووە ڕقێک لە دڵم دروست بێت چی بکەم باشە بەسەر چاو قسە هەر تقریبا تەوەرەکەمان وەکو وەڵامێکی ئەمە وا بوو بەڵام زیاتریش لە تەوەری داهاتووتریش داواتە لە بەرنامەی داهاتوودا ئینشاءڵڵا تەمەن باقی بێ لەسەر خێر و خۆی یارمەتی مامدا لەسەر ئەم پرسیاری جەنابەوەی پێش جەنابیشت هەر ڕوونکردنەوەی زیاتر دەدام ئەوە پرسیاری زۆرێک لە خەڵکیە بەسەر چاو خاتو یارە بەسەر چاو گوێبیست بێ ئینشاءڵڵا بەڵێ بەڕێزان خوای گەورە فەرمووی بەشی دووەم سيجعل الله بعد عسر يسرا يقينتان هەبێ مسلمانان لە دوای هەموو ناخۆشیەکەوە ئەمان لەگەڵیانە لە دوایەوە دێواتە تۆ گرفتاریەکە دەبینی لە دواترا خوا دەرگای ڕەحمەت لێ دەکاتەوە لە دوای هەموو هەژاریەک ڕۆژێ خوا دەرگای دەوڵەمەندی دەکاتەوە ڕۆژێ لە دوای قەرزاری خوا ڕزگارت دەکا بە ئیزنی خوای گەورە ڕۆژێک لە دوای ئەوەی کەوا لەش ناساغ بووی لەش ساغی بەخۆتەوە دەبینی دوای دڵتەنگی خوا ڕۆژە دڵخۆشی دەداتێ بەڵام بە مەرجەکە ئەوەیە خۆت پاک بە بە ئیزنی خوای پەروەردگار باجی کردەوە پیسەکانی خۆن نەدەی بەڕێزان ئینسانەکە عینەکێکی ڕەش چاویلکەیەکی ڕەشی لە چاوا بێ کە سەیە دەکات دنیا بە ڕەشی دەبینێ تۆ ئەوەی گرفتەکەیە وای لە چاوی تۆ کردووە دنیا ڕەش نییە ئەوە تۆ باجی ئەو چاویلکەیە دەی کە لە چاوتە دەی چاویلکەکە لابە دنیا هەروەکو خۆیەتی بەڕەنگە ئاسایەکەی خۆی تشکی خۆت دەبینی پەیوەندێکی ترمان لەگەڵایە بەڵێ كاك عزت فەرموو بەڵێ فەرموو عەلەیکم السەلام ورحمة الله وبركاته كاك عزتی خۆشەویست دەستپێشی بەرنامەکەت لێکم خوای گەورە سەلامەتان کە کاک عزت گیان زۆر سپاس مامۆستا ئەمە ڕوونکردنەوەیەک بدەیت زۆر کەسێ نازانێ بۆ شتە ئەگەر بە ئەرگ نەبێت بۆ ئەوانەی کە سەحر و جادووەکەن ماڵی خەڵکی ئێرانەکەن یعنی هیچ هەیە ماڵی تەواو ئێران بووە سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکە دەکەم مامۆستا سپاس بۆ جەنابیشت کاکە عیزەت گیان بەسەر چاوان ئەزیزەکەی سپاس بۆ تۆ بەقوربان سەر چاوان چاوەکە دایکی لاوین فەرموو خوشکی بەڕێزم فەرموو دایکی لاوین قسەی بکەم ئێستا بەڵێ گوێبیستی دەنگی جەنابتین دایکی لاوین فەرموو پرسیارەکان بکە ئەوە بێ زەحمەت مامۆستا
عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستای زەحمەت ئەوە ئەوین پیاوەکەم ژنێکی هەیە تقریبا شش مانگە من زانستم ئێستش دەبێتە من بیبی ئەگەر ڕازی دەبێت تەلاقت دەدەم مامۆستا هەموو پەیوەندێکی لەگەرە من پرانتیە دەبێت ئەو ژنێ هیچ قسەم لەگە ناکا زۆر کەم دێتەوە ماڵێ مناڵت هەیە دادا؟ مناڵت هەیە بڵێ بچەند مناڵت هەیە؟ سێ منداڵم هەیە. سێ مناڵت هەیە؟ بەڵێ بەسەر چاو دادەگەن دایکی لاوین ئینشاڵڵا گوێبیست بە ئیزنی خوای گەورە ڕێنماییەک لە برای خۆتە وەرگرە. نازان ئەوەن دەکەم یعنی ئەو پیاوە هیچ نایەتەوە سەڕێ ئەمن خۆیەک لە بۆی رازی دەبووم بە زۆر شکایەت پێکرد زۆر قسەی ناخۆشم پێگۆ یعنی تۆ رازی دەبووی بە شێوەیەکی شەرعی بچێتە پێشەوە و ئەو ئافرەتەی تر بخوازێ و خێزانی دووەمی هەبێت تۆ رازی بووی بەوە کە عەدالەتتان لە بەینا بکا و رازی بی کە ژیانی تۆ شتێک نەچێ و مناڵت سەرگەردان نەبێ و لێک جیا نەبنەوە ئەویش خێزانی دووەمی بە شێوەیەکی شەرعی و یاسایی و کۆمەڵایەتی و عورف و ئادابێکی جوان بێنێت تۆ بەوە رازی بووی؟ بەڵێ پەیوەندێکمان لەگەڵە حاجیە پەروین فەرموو خوشکەوە ڕێزم. الو فەرموو خاتون ڕێز حاجیە پەروین فەرموو. بەڵێ فەرموو گوێبیستی لێم. السلام عليكم مامۆستا گیان. سڵاوی خواتان لەبێ عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاهی الله وبەرەکاتوه. لە ڕاهی خوای خۆشم دەوێ مامۆستا. خوا لە ڕازی بێ خەدایە گیان حاجی گیان سەلامت بن یا ڕەبی. مامۆستا گیان دوو سوئالم هەیە وەلەو لە تەوەرەکەی توشدا نییە. ئاسایە قەیناکەش سەر بە تەوەرەکەش نەوێ کێشە نییە. مامۆستا گیان ئەمن کە زێڕکم لەکن برین زێڕنگرێکی هینایە دەرێ بە ملوێنە کو 200,000 زێڕەکە کە کێشایەتی دەرێ بە ملوێنە کو 200,000 مەخسەر ئەمن پارەکەم نەبوو یەکسەر بیدەمێ هەر جارێ هەندێکم دەهاتە دەستی دەمدایە ئایا حرامە یان نا؟ زێڕت بە قەرز هێناوە بەرێ بەسەر چاودا دەگیان ڕوونکردنەوە دەدەمێ بەسەر چاو. سوئالی دووەمیشم دەبینی یەکێک ئیشە چیلۆ کردیمە مەخسەر لە دایرەکی بوو ئیشە چیلۆ کردم کابرا نێگۆ پارەم بدە یان ژنەکە نێگۆ ئەوەندەم بدێ ئەوەندەم بدێ ئەمن لە خۆمەوە برم 50,000 گوتم ئەوە هەدیە دامێ ناکە ڕیبا و ئەوانە وەکو ڕیشوە یعنی تۆ مامەڵەتان نەبوو بڵێ پارەم بدەیتەوە ئیشت بۆ دەکەم بەس دوای تەوابوونی ئیشەکەی بۆت برد؟ وەڵا کەسی لە تەواو نەکردم بەس من لە خۆمەوە پێوەماندی بوو نەیگۆ بمدێ نێگو هیچ بەسی پارەی نەکرد خوا هەر ناگری بەس ئەمن گوتمەوە ئیشەکەی لۆ کردمێ ئەمن تااقەتم نەبوو بە خۆم 50,000 دایە. ئیشەکەی تۆ نایاسایی نەبوو مەبەستەوە نیشی مامۆسافاتی تێ و من بخەنە شوێنەکەی ئەو یانی شەکە ناقانونی بێ و حیل لە شەرعی و ناقانونیەکت بۆ بکا بە قانونی و ئەوانە ئیشەکەت حەقی ڕەوای خۆت بووە بەس ئەو وەکو هاوکاریەک و یە دەستبارێکی تۆ یارمەتیدانێکی تۆ تۆ ویژدانی خۆت و تۆ تەمنیش دەستێکم بەوە بێ بەسەر چاو نەبوو بچم لۆ خۆم لە ئیشەکەی ئەو ئەرێ وەڵا گرنگەوە ئیشەکەی تۆ نایاسایی و ناشەرعی و ناقانونی نەبوو بێ و زەرەدان نەبوو بێ لە مافی کەسێکی تر حقی شەرعی و ڕەوای خۆت بوو بێ ئەویش بە شەرعی و بە قانونی بۆی کردی بەسەر چاو حاجی پەروین ئینشاءڵڵا قسەی لەسەر دەکەم بەسەر چاو. یەک سوئالی تکە سوێ وەڵای دەبی ئەوەسم لێ وەرگری بەسەر چاوان فەرموو. ئەمە ڕێک دوورە بەس هەموو جارێ بە تەکسی دێن شتیشم نییە برێم ئەوەن بەس ئەو پارەی دەدەمە دێمە برێن مزگەفتی ڕێگای باش هەندێک دەرێن مەچوو ئەتو لۆ دەچی ئەو پارەی تەکسی دەدەی هیچ بکەم برم پێ خۆش دەبی دەرێن ئەتو پارەت نییە مەچوو حرامە و دەچی دەدەیە تەکسی بەخێر بێ سەر چاوانمان بۆ مزگەوتی ڕێگای باشتە و لە خزمەتان حاج پەروین ئینشاءڵڵا لەسەرش قسە دەکەین ئینشاءڵڵا. قوربان دەبن دەباشە دوعای خێریشم لۆ بکە ئینشاءڵڵا تۆش دوعای خێرمان بکە یا ڕەبی خوای گەورە حەجیشی لێ قبوڵ کردی و حەجی داهاتووشی بەسەرا بێ ئینشاءڵڵا خوا ئەوەندەت پێ دەبەخشێ پێویستیت بە کرێ تەکسیش نابێ بە ئیزنی خوای گەورە سەلامت ئینشاءڵڵا بە قوربان دەبن زۆر سپاسدارگیان سەرچاوم خوا لەگەڵ. بەڕێزان عەرزم کردن خوای پەروەردگار کاتێک کە دەفەرمێ سەیەجعەل الله بعد عسر یسرا گرنگەوەی خۆت پاک بی وەڵڵاهی ئەو ناڕەحەتیانەی دێن بەسەردا خێرێکی گەورەی پێوەیە
چەند کەسەیە من نامێ باسەکانیان بەناو بێنم لە هەموو کتێبەکانم لایە ئێستا پیاوی مێژووی وڵاتن هەندێکیان لە ژیانن هەندێکیان کۆچی دواییان کردووە کرێکار بوون کرێکاری کۆمپانیایەک بوون لە کۆمپانیاکە بە ناحەق و ناڕەوا دەرکراون ئەوەندە ژیانیان لێ تەنگ بۆتەوە ئازانیوە نانی ئەوان لەم سەر زەویە بڕاوە سوبحان الله کە لەو کرێکاریە دەرکراون لەو کۆمپانیایە دەستیان داوەتە دوکانێکی بچکۆلە ئێستا یەکێکن لە سەرمایه‌دارەکانی جیهانی هەمیشە خۆیان دەڵێن ئەگەر لەو کرێکاریە فڵان کەس بە زۆر دەری نەکردمایە ئەو ستەمەی لێ نەکردمایە دڵی بریندار نەکردمایە من هەتا مردنە کرێکار دەبووم خوای گەورە لە دوای ئەو ناڕەحەتیەوە منی تووشی ئەو خۆشی و دەوڵەمەندیە کرد کەسانێک هەبوون کوڕی گەنجیان هەبوو خۆمان بینیومانە خوێندومانەتەوە کوڕی گەنجی هەبوو دڵی تەواوی دنیای پێخۆش بوو لە قەدەرێکا خوای پەروەردگار کوڕەکەی لێ وەرگرتەوانێ و جەرگی سووتە ئەو جەرگ سووتانە ئەم پیاوەی بە ئاگا هێنایەوە خەڵک هەبوو عمری گەیشت بۆ 50 ساڵ یەکجار سوزدەی بۆ خوا نەبردبوو کاتێک کە کوڕەکەی مرد و هاتە سەر جەنازەکەی لە نوێژی جەنازەی مزگەوتەوە تەوبەی کرد و بڕیاری دابوو بە پیاوی مزگەوت بە عاقبەت خێری سەری نایەوە بەڕێزان زۆر کەسە بوو دەموچاوی سووتا یعنی ئاگری گرت لە دوایدا لەو سفوریەوە بوو بە حیجاب خوای گەورە بەرگی باڵاپۆشی بەبەرا کرد بەڕێزان کەسانێک هەبوون لە هاوسەریان جیابوونەوە ئەو هەموو فیلمێسکەیان ڕژ لە کاتی جیابوونەوەدا واللهی کاتێک کە ناشکوریان نەکرد و ڕوویان لە خوا بوو خوا قەرەبووی بۆکردنەوە بە هاوسەرێک ئێستا دەڵێن بەڕاستی ئەو جیابوونەوە خێرێکی گەورەی تێدا بوو خوا لە دوای ئەوە تووشی هاوسەرێکی کردین کە بەڕاستی حەقی خۆی بەژیان پێدان بۆیە ذکری خوای پەروەردگار لە قیامەتا کە دەچینە بەهەشتەوە دعواهم فيها سبحانك اللهم وتحيتهم فيها سلام وآخر دعواهم أن الحمد لله رب العالمين كدتشين بهشت ودوزي كدكين سبحان الله الحمد لله كتشويت بهشت وبود دردكوي خوات شن توي خور ويستوا او يلد بسر هاتو خيري توي تدابوا بو يلي دلي باكو بيگردي بوتو امجا او همو خلاتي ك خو بيمي بخشيو هست من بينك دو بخوا هي تا قيامت استي بيناگين وي الحمد لله يا ربي خو اسواس الدكا وي بردوام ذكري سبحان الله خو باكو بيگردي بوتو الحمد لله خو اسواس گزاري هر بوتو يا برزان دڵنیابن لە دوای هەموو ناخۆشیەک خۆشی هەیە ئەو بەڕێزەی کە فەرمووی من وا نابینم دڵنیا بە تۆ ژوا دەبینی بەڵام مەرجەکە ئەوەیە باجی کردەوە خراپەکانی خۆت نەبێ بێتەوە ڕێگات ئەمە بابەتێکی ترە خۆت پاک بژی چاوەڕێی پاشی بکە کاتمان کەم بۆ توانێ دو پەیوەندیمان وەرگرت و پەیوەندی تریشێ بەڵام ناتوانین وەریان بگرین دەچینە سەر پرسیارەکان کاکە محەممەد فەرمووی لە شاری چەمچەماڵی خۆشەویستەوە حەدیثێکت خوێندۆتەوە جوبریل کە بە زمانی کوردی لە فاتیمەی پرسی بە بەڕێزان ئێمە هیچمان لە پێغەمبەر صلی الله علیه وسلم شتمان نەبیستووە دەکرێت ئەم حەدیثە پلەی حەدسن نەبێ یان ضعیف بێ یان تەنان لە مەوزوعاتیش بێ مامۆستای خوالی خۆشبوو پرۆفیسۆر دکتۆر سەلام ناوخۆش کتێبێکی هەیە بەداخەوە خەڵکە خۆی ناخوێنێتەوە و ئەزانە تۆش ناخوێنیەوە بابە ئەو کتێبە دەستگای ناوەندی تەفسیر جەنابی مامۆستا مخلی سوان کە ناوەندێکی ڕۆشنبیری ئەکادمی ئیسلامی گەورەی هەموو کوردستان و شاری هەولێرە کتێبەکە ئێستاوە لە بازاڕە هەیە توێژینەوەیەکی زانستیە لەسەر کورد بابەتەکە ناوی کتێبەکە ناوی ئەوەیە کوردستانی ساسانی و کوردستانی ڕۆمی ئەم کتێبە مامۆستا کاتێک کە کۆڕۆنا بەداخەوە وفاتی کرد پرۆفیسۆر سەلام ناوخۆش بەرگی یەکەمی لێ دەرچوو بە هەدیە بۆ خۆشی بە دیاری بۆ منی هێنا لەگەڵ جەنابی دکتۆر عوسمان عەلیدا هەردووکیان بە یەکەوە هاتن بۆ لەم کتێبەکەیان بۆ هێنان بابەتێکی توێژینەوەی زانستی لەسەر میلەتی کورد پەیوەندی بە ئاینی ئیسلامەوە لەو کتێبەدا لە بەرگی یەکەمە کاکە محەممەدیان هەر خوێنەرێک دەچێەوە نووسنگەی تەفسیر جەنابی مامۆستا مخلی سوان کتێبەکە ئەوان ناوەندێکی ئیسلامی ئەکادمی گەورە چاپی کردووە ئەو خۆ من نە لە زمانی پێ گوێم لێ بۆ من لە کتێب دەنان لەڵی بوخاری لە فڵان شوێناوی بتەوە کتێبەکەش هەیە مەوجودە توێژینەوەی کوردیە و ئەمە بەڕاستی ئێمە میلەتێکی جاویەوە بە زەید بەخۆ دادێتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم جلوبەرگی کوردی لەبەر کردووە هەر لە هەمان کتێبە هەیە و هیچ مامۆستایەکی ئاینیش ناتوانێت ئینکاری بکات کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیعترافی بە جلی کوردی کردووە بە شڕواڵی کوردی کردووە جلە کوردیەکانی لەبەر کردووە زۆر ئاساییە زمانی کوردیش یعنی ئێمە میلەتێکین میلەتە گەورەکانی جیهانین میلەتەکانی پێش ئاینی ئیسلامین ئەوەندە خۆمان پێ بچووکە من نەڵم نەتەوە پەرز بین نەتەوە پەرز نین بەڵام دەبێت سۆزی نەتەوەشمان بۆ خۆمان هەبێ فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر وانە بێ گوناهێکی گەورەیە بەڵام ئێمە هەمووی لە کتێب وەردەگرین من هیچ کات لە وتارێکی خۆمە بیرم نایە ڕۆژێک بە بیستن لە فڵان کەس شتێکم وەرگرت بێ ئیلا کتێبەکەم لایە وە کتێبەکەشم پێوتن کوردستانی ساسانی کوردستانی ڕۆمی نووسینی توێژەری بواری فکری ئیسلامی پرۆفیسۆر دکتۆر سەلام ناوخۆش مامۆستای زانکۆی سەلاحەدین خوای گەورە لە گوناهی ئێمە شەویش خۆش بێ 2020 چۆ وفاتی کرد و چۆ بەربارەگای خۆی کتێبەکەش ئێستا لە بازار هەیە بەرگی یەکەمێتی بەداخەوە بەرگی دۆم وانەی دەرنەچوون هەمووی تێدایە جوبریلی ئەمینی وەحی ئاسمان
دڵنیابن زانیوێتی زمانی کوردیش چییە، گەلی کوردیش چییە، خوای گەورە خۆی ئێمەی بە کوردی خەڵق کردووە و پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم سەحابەی کوردی هەبووە لە کوردستانەوە چوونە خزمەتی زمانی کوردی ئاشنا بووە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێزی هەموو نەتەوەکانی گرتووە چونکە ئەو ڕەحمەتەن للعالەمینە نەک هەر للعەرەبێ للکورد بێ بۆ فارس بێ بۆ ئینگلیز بێ ڕەحمەتە بۆ هەموو عالەمیان ئێمەش یەکێکی نەعالەمیان کاتێک کە ئاشنا بوو بێ بە جلوبەرگی کوردیمان ئاشناش بۆ بە زمانی نەتەوەییمان تەنانەت ئەو حەدیسە ڕاستیش نەبێ هیچ خلافێکی عەقیدە و بیر و باوەڕ و عەقایدی ئیسلامی تێدا نییە ومن تەنها ئەوەندەم لەسەر نەقلی کتێب و نووسەرێکی بە توانای بواری فکری ئیسلامی و کاکە محەممەد یەک جاریش مامۆستایەکی ئاینی کەوتاری لەسەر بەندە خوێن بێتەوە تا ئێستا یەک کەس یەک مەلایەک یەک بانکخوازێک یەک ئەوەی لە فەیسبوک قسە دەکات نەهاتوە لە لای خۆم لە لام دانی شێ بڵێ مامۆستاوەرە بە ئەو کتێبم نیشاندا بەداخەوە بەس ئەو بابەتەکەی کتێبەکە کاکە محەممەد لە کتێبخانەی ئیسلامیدا لە کتێبخانەی ڕێنوێنی سلێمانیش لەم مەسافەیەدا لەوێ بووم بینیم و لە کتێبخانەکانی تریشدا هەیە کوردستانی ساسانی و کوردستانی ڕۆمی لە نووسینی زانای پایەبەرزی کورد توێژەری فکری ئیسلامی و مێژووی نەتەوەیمان پرۆفیسۆر دکتۆر سەلام ناوخۆش مامۆستای زانکۆی سەلاحەدین و وفاتی کردووە کتێبەکە ئێستا لە دوای خۆی ماوە بە دەستخەتی خۆی نووسراوە و بەرگی یەکەمێتی بەداخەوە بەرگی دومی هێشتا دەرنەچووە خاتو ئەڤین فەرمووی لە هەولێرەوە 5 ساڵ کچەکەمان ماوەتەوە لە پۆلی 12 ئەوەی کە باسم کرد گرنگ ئەوەیە تۆ هەڵی خۆتت دابێ گرنگیش سار نەبوونەوەیە من خەڵکێک بە شخصی دەناسم دواتریش تۆ پۆستێکی گەورەی حکوومەتیشەوە 3 ساڵی ڕێک لە پۆلی 12 دەرنەچوو هەر وازینەیەنا ساڵی چوارەم پلەیەکی بەرزی هێنا دواتریش پزیشکی خوێندوو بوو بە دکتۆریش انشاءالله ئەو کچە بەس تەنها سادی مەکەنەوە زۆر ئاساییە ئینسانێک لە دوای 5 ساڵ 6 ساڵ 12 ببڕێ بە شەرتێک سارد مەبەوە خوێندن پەلەی تێدا ناکرێ خوێندن بەس سارد مەبەوە و ئەوانی دەوروبەریشی ساردی نەکەنەوە خۆشی هیمەتی بەرز بێ بە ئیزنی خوای گەورە خێرێکی گەورە لە پشتێوەیەتی تەنانەت حەد دەرنەچووی ژیان تەنها خوێندن نییە ژیان تەنها چوو نەزان کۆ نییە ئێمە زۆر جار ئەو دەرگایی کە لێمان داخراوە بەس و ئازانی ئەو دەرگایە هەیە یەک تۆزی بتر مل بسوڕێنە دەرگایەکی تر هەیە لە هەموو وڵاتانی جیهانی پێشکەوتوی ئەمڕۆدا باوەڕتان بێت لە 180 خەڵک ناچێتە زانکۆکان هەمووشی خەڵکی سەرکەوتووە هەمووشی کاری خۆی هەیە هەمووشی ژیانێکی ڕێکوپێک و نۆرماڵ بەسەر دەبە شەر نییە هەر بچێ پەیمانگایان کۆلێژ یان ئەگەر وەرنەگیرای 12 تەواو نەکرد دەرگاکانی ژیان بەسەرا داخرابێ ئەمڕۆ بواری کار و ئیشکردن و خزمەت ئەوەندە زۆرە کەسێ خۆی هەبێ و پشت بە خوای گەورە هەمووی بە خالق دەکرێت بەبێ خوا هیچ ناکرێ ئەوە ئینشاءالله خاتو ئەڤین هیمەتی بە بەراکەنەوە بە ئیزنی خوا سەرکەوتوو دەبێ کاکە ئیسماعیل باسی زروفی کوردستانی کرد کوشتن زۆر بووە بەداخەوە یا ڕەبی خوا لاماندا ڕوت و قوتی ئافرەتان زۆر بووە ئەم ڕەگەز خوازە پیسە هەر وشەکەشی ناشیرنە مامۆستایانی یانی دڵنیا بە بێدەنگ نین جەنابە دەگە متابعی مزگەوتی ڕێگەی بەهەش بکەی وتارەکانی بەندە کە مامۆستایانی تر لە شاری هەولێر لە کوردستانە هەمویان لە من مەلاترن بەخوا خەتیبترن ناتقترن و خەمخۆرتریشن باوەڕتان بێ مامۆستایانی ئاینی هەر کەسە لە ئاستی خۆیەوە تەنها بەلاغمان لەسەرە ئێمە قسەمان هەیە ئێمە سوڵتە و دەسەڵات نین و دەسەڵاتیشمان هەژاندووە و ڕاشمان وەشاندووە دڵسۆزانە خەم خۆرانە نەقدی بەنەمان لە دەسەڵات گرتووە دەسەڵات بەرپرسە بەرامبەر بە هەر کارێکی ناشەرعی لەم شارەدا و لە تەواوی کوردستاندا بکرێ وەخوا لە قیامەتە لێپرسینەوەیان لەسەر دەکا بە چاکەکانیان پاداش وەردەگرن بە کەم تەرخەمەکانیان عیقابی خوا وەردەگرن و ئێمە نابێ بێدەنگ بین من لە مزگەوتی ڕێگەی بەهەشتەوە ئەوە چەند زنجیرە باسێکە لەسەر هێمنکردنەوەی خەڵک نەکوشتنی یەکتر ڕێزگرتنی یەکتر تەنانە وتاری بەیانیمانەکە خوا بە نسیبیکە کاکە ئیسماعیل بێ تەشریف لە یان لە وتارەکەی گوێ بگری هەمووی باسی گونجاوی و حرمەتگرتنی یەکتر دەست نەچوونە خوێنی یەکتر پابندبوون بە شەرعی خوا ئەوەی دەرگای بەرەکەتی ئاسمان دەکاتەوە پابندبوونە بە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی مای سەرگەردانبوونی میلەتی کورد و هەموو مرۆڤایەتیە لادانە لە شەرعەکەی خوای گەورە جا دەسەڵات پلەی یەکەم بەرپرسیارەتی هەیە بەڵام الحەمدولله ئێمە ئەوەندە هەیە کاکە ئیسماعیل من ئێستا بڕوا بکە لەو شارەی کە لێی دەژیم تا ئێستا نازانم شوێنێکی خراپ لەکوێیە و تا ئێستا خەڵکی خراپیشم نەدیوە ڕۆژانەش کار و کەسابەت دەکەم چونکە خۆم مشتاقی ئەو شوێنانە نیم تا ئێستا یەک شوێنی خراپم لەو شارەیان نەدیوە و تا ئێستا یەک ئافرەتی خراپم نەدیوە هەموو خەڵک پرسیاریشمان لێ دەکا هاتو چۆشمان دەکا ئەوەی بینیمە هەمووی خەڵکی باشن چونکە خۆمان الحەمدولله بە دوای ئەوەدا نەگەڕاوین خۆمان لادەین شاریش دڵنیا بە شاری گەورە چاکەکانی یەکجار زۆرن و خراپیشی هەر تێدا دەبێت
هەموو شارێک لە جیهانی ئیسلامیدا لە دەرەوەی جیهانی ئیسلامی و مسلمانان شار شامی شەریف نییە. پیاوکوش، قاتڵ، دز، خراپەکار، ڕوتوقود، عەرەخۆر، شەرابخۆر هەمووی تێدا دەبێت. بەڵام خوا ڕەحممان پێ بکە، با ئێمە ئاگامان لە خۆمان بێ و سوڵتە و دەسەڵاتیش نابێ ڕێگا بدات خراپەکاران ژیانی چاکەکاران لە شارە تێک بدەن. خوا ڕەحم بە هەموو لایەکمان بکە. خات و یارە فەرمووی لەبەر زۆری گونا هەموو دەزانم دوعام قبول نابێت. ئینشاءڵڵا خات و یارە ئەمە پرسیارێکی کەسانی تریشە کە پرسیویانە ئینشاءڵڵا تەوەرەی داهاتوو دێمە سەری گوێبیست بە دڵنیا بە خوا زۆر زۆری پێبەخشیوی تۆ هەستت پێ نەکردووە تەنها ئەو دەرگا داخراوە مەبینە، دەرگاکانی تریش زۆر کراونەوە. ئەڵقەی داهاتوو ئینشاءڵڵا ئەگە تەمەن باقی بە لەسەر خێر خات و یارە گوێ بگرە و وابزانم وەڵامێکی پێویستت دەدەینەوە ئینشاءڵڵا تعالە. کاکە عیزەت فەرمووی لەسەر سیحر و جادوو. وەڵی کاکە عیزەت گیان سیحر و جادوو حەق و ڕاستە، بەڵام من بە برای خۆم بڵێم بە هەموو مسلمانان یەقینتان دەدەمێ هەر کەسێک بەیانیان دوای نوێژی بەیانی بە دڵێکی پاک و پوختەوە بە دڵێکی بە ئاگاوە لەسەر بەرماڵ سێجار سوورەتی قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس قل هو الله أحد بخوێنێ کە چوویتە سەر جێگای خەوتن یان ئێواران دوای مەغریب یان سەر جێگای خەوتن سێجار ئەم سوورەتانە بخوێنە، فوو بکە بەسەر لاشەی خۆتدا، ماڵ و منداڵ و خان و بەرەو خێزانتدا، سیارە و مڵک و ماڵتدا، بەش بڵێ یا ڕەبی خوایە خۆم پەنادا بە تۆ، یا ڕەبی خوایە پەنات پێدەگرم لە شەڕی هەموو ساحر و جادوباز و چاوێکی پیس. یەقینت هەبێ، یەقین هەموو سحری دنیا لێ بکرێ سوودی نییە. چۆن یەقینت هەیە ئەو سارانەی کە درعن، ئەو شوێنانەی کە فیشەک نای بڕێ و سەربازەکان لە جەنگا بەکاری دێنن، ئەو فیشەکە بەرەو ڕوو دێ ڕاستە دێ ئاگرە و گول لە بڕە یعنی ئاسن دەبڕێ، بەڵام درعەکەی تۆ بەهێزە و نادبڕێ. والله ئەو سحر و جادۆش ئاوا بۆ دێ ئەو سوورەتانە ئاوا ڕەتی دەکەنەوە. تۆ پاک بە لەگەڵ خوای خۆتدا یەقینیشتان هەبێ هەر کەسێ سحر و جادوو لە خەڵک بکە ماڵی خەڵک تێکدا ناگەێنێتە قیامەت، خوا هەر لەم دنیادا ماڵی وێران دەکا. دایکی لاوین فەرمووی پیاوەکەم پەیوەندی لەگەڵ ژنێکەکەدا هەیە و لێ ئاشکرایە و ڕێزم لێ ناگرێت سوکایەتیم پێ دەکا خوشکی بەڕێزم تۆ سێ مناڵت مادام هەیە ئەویش تازە بابەتەکەی ئاشکرا کردووە بە زمانێکی نەرم لەگەڵ یا بدوێ بە قسەی برای خۆت بکە. دایکی لاوین با پیاوەکەت بە ڕێگایەکی شەرعی یاسایی کۆمەڵایەتی عورفی کوردەواری بچێتە پێشەوە. ئەگە پیاوەتی و مەردایەتی ئەوەی تێدا بێت دوو خێزان بەڕێوەبەرە شەریعەتی خوا ڕێگەی داوە بە ئیزنی خوای پەروەردگار ومێدەوارم کە ئینشاءڵڵا خوا ڕەحم بکە خێزانەکەتان هەڵنەوەشێت. تەنها تکایەکی برایانە لێ دەکەم خوشکی بەڕێزم هەوڵ بدا نەگاتە تەلاق، چونکە تازە ئەو خێزانی خۆی پێکەوە دێنێ منداڵەکان سەرگردان دەبن، تۆ دوای تەمەنێک تازای تر ژیانی هاوسەریش بۆ ئافرەت و زەحمەت پێکەوە دەندرێتەوە ناکرێ. هەوڵ دە کۆشکی خێزانی تێک نەچێ. ئەگەر سوکایەتیت پێکراوە سوکایەتی بەخۆی کردووە تەحەمل بکە گەورەی بنوێنە بە قازانجت تەواو دەبێت. لە دوای ئەم ناخۆشیە خوا دەرگایەکی خۆشی لێ دەکاتەوە. لەوە دوا ڕۆژ هەر لەگەڵ خێزانی دووەمیان ئیدارە نەکاو نەحەوێتەوە یەک دوو مانگ لەگەڵ یا بێ دوایی لێی تێر دەبێت دێتەوە لای تۆ ئەو کاتە مەمنونی تۆ دەبێت. بەس تۆ سەبرت هەبێ دایکی لاوین بە زمانی شیرین لەگەڵی بدوێ. ئەگە خوا نەخواستە سوکایەتی کردووە هەر کەسێ سوکایەتی بە کەسێک بکە یەکەم جار بە خۆی کردووە و ئەو سوکایەتی بەرتۆ ناکەوێت لەسەر مناڵەکانی خۆت دانیشە قەت زمانت بەوە دانەیە بڵێ لە یەکجا دەبینەوە. ئەویش داوای جیابوونەوەی کرد بڵێ بە شەرعی خوا بە مەردانە و بە پیاوانە بتوانی عەدالەتی بینی دوو خێزان بە شەرعی خوا پارێزی من لەسەر چاوانم با بێ شەرعی ڕوونەدا پەیوەندی ناشەرعی نەبێ و بە ئاشکرا کارەکە بکە. ئینشاءڵڵا سەبر بگرە خوا دەرگای خێر لێ دەکاتەوە. کۆتا پەیوەندی حاجیە پەروین فەرمووی زێر بە قەرز من ئەوەی علمم پێ هەبێ و دەتوانین لە مامۆستای شارەزاتریش بپرسی زێر بە قەرز هێنان حرامە. هیچ کەسێک پارەکەت حاضر نەبوو قەت زێر مەهێنە. ئیلا عولەماان مەش بە حیلە شەرعی دەزانم پێم باش نییە ئەڵێ بە کابرایی زێڕەنگەر پارەکەت بداتێ بڵێ 1,200,000 زێڕم کڕیەوە بڵێ ئەو 1,200,000 تۆ دوای پچی زێڕەکە بکڕیەوانێ ئاتە ئەو کاتە پارەی زێر قەرزار نی پارەی 1,200,000 ئەم زێڕەنگەرە قەرزاری هەندێک لە زانان وانوتووە بۆی لەم بارە ڕزگارت بێنە کە زێڕەکەت وەرگرت پارەکەت نەدابێ ئەوە دەبێتە قاڵبی ڕیبا. ئەگەر کردوتە وازی لێ بێنە و بابەتەکە کۆتایی پێبێنە لەواتە کەس باز زێر بە قەرز نێنە گە پارەی حاضرن نەبێ. ئەوەی کە کارەکە یاسایی و شەرعی و حەقی خۆت بۆ مۆزەفەکە یارمەتی داوی تۆش دەستگیرۆیت کردووە و هەستت کردو کە ماندووبوونێکی باشی بچێشتەوە تۆر کارەکەت پێ نەدەکرێت ئەمە ئیشاڵڵا ناچێتە قاڵبی ڕیشۆوە وەکو دەستخۆشانەیەک وایە بەڵام نەبێتە هاندانێک کە ئەوی فێری بەرتیر خواردن بێ ئیشاڵڵا نێتی تۆش ئەوە نەبووە حاجی. دەیتە مزگەوتی ڕێگەی بەهەشت و لە شوێنێکی دوورەوە دەی ئەمڕۆ هەموو مزگەوتەکان مزگەوتی زۆر باشن مامۆستای زۆر بەڕێز و باشمان هەن الحەمدولله. بەڵام بەڕێزان
خوتبەی جومعە ئەمڕۆ هەر ئەنجامدانی شەر نییە. الحەمدولله کەس لە گەڕەکەکەی خۆی ڕەنبێ گەڕەکی من مزگەوتی ڕێگای بەهەشت خەڵکێک کە بێ حەزی لە خوتبەی من نەبێت زۆر ئاساییە مەرحەبایی گەرمیشمان هەیە دەچێت لە مزگەوتێش کە دڵی ئاو دەخواتەوە پێم وتون لەکوێ دڵت ئاوی خواردەوە لە وتار و پەیامی جومعە بۆ ژیان و بۆ دینت حاڵی بووی چەند گەڕک بۆ بڕە الحەمدولله مزگەوتەکەی تەنیشتی خۆت تۆڕق لە خەتیبەکە نیە لە خەڵکەکە نیە لە موسڵمانان نییە دڵت لەوێ ئاو دەخواتەوە ئیشاءالله حاجە پەروین خوا هەموو هەنگاوەکانت بە چاکە بۆ دەنووسێ نەک لە مزگەوتی ئەمە لەکوێ دڵ و دەروونت ئاوی خواردەوە لە خوتبەیەکی بەسوود بۆ دنیا و بۆ دینت حاڵی بووی ئینشاءالله بەریدا بگەڕێ وەخوا پارەی تەکسیش زۆرتر پڕ دەکاتەوە ئێمە هەموو پارەمان بە تەکسی بەلاش دەڕوا بەم لاولادا ئەگەر ڕۆژێکی هەفتە بین بۆ فێربوونی دەرسەکەی ژیانمان لە مزگەوت و لە قورئان و حەدیثەوە ئەوە دەبێت مەمنونی خوای پەروەردگار بین یا ڕەبی خوا پاداشتی هەموو لایەکتان بداتەوە کاتی بەرنامەکەمان کۆتایی پێهات سوپاس بۆ هاوکارانی بەڕێزم لە بەشی کۆنتڕۆڵ و کامیراکان خوا جەزای ئەوانیش داتەوە زۆر سوپاس بۆ جەنابیشتان بۆ تەلەفۆنەکانتان ببورنەوانی کەوا پەیوەندیەکانیان وەرنەگیرە ئینشەڵڵا بۆ دەرفەتێکی تر پرسیارەکانیشتان لەسەر سەر و سەرچاومان بەردەوام پرسیار بنێرن ئاوا ئەڵقەیان بۆ تۆمار دەکەین و هەر جارە لەسەر بابەتێکی گرنگی پرسیارەکانتان قسە دەکەین خوا یار و یاوەری هەموو لایەکمان بێ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه